ئێرە شاری زاخۆی دەلالە. ئەو شارە بە جوانی سروشتەکەی و ئاوە سازگارەکەی و پردی دەلال بەناوبانگە، ناوچەیەکی استراتیژی و گرنگە. خەڵکەکەی بە میوان دۆست و کوردایەتی بەناوبانگن. سەربازی ونی ئەم جارە چیرۆکی کۆمەڵک لاوی خوێنگەرم و خۆبەخش دەگێڕێتەوە. دەیانەوێت بەدەستەکانیان ئێش و ئازاری ئەو منداڵ و خێزانانە لە باوەش بگرن کە کەسوکاریان خۆیان کردوتە قوربانی نیشتیمان. هەموو خزمەتی کە دەیکەن تێری هیوا و ئاواتەکانی ئەوان ناکات. ئەوان دەیانەوێت بەدەستەکانیان خۆشەویستی و شەونخۆنی پێشبەرگە لە پاراستنی وڵات لە باوەش بگرن و لەلایەکی تر هاوکاری ئاوارە و کەسانی کەم دەرامەت بکەن. پیشەی ئەم مرۆڤانە لەگەڵ سەختی و ناخۆشیەکانیشی ئەرکێکی پیرۆزە. ئەو خۆبەخشانە چێژ لە عارەقەی ماندوێتی وەردەگرن کاتێک ئەم ماندوێتی لە پێناو پێشمەرگە و نیشتیمانە دەیچێژن. ئەوانە ئامانجێک کۆی کردوونەتەوە کە خۆبەخشی و ڕۆحی هاوکاری و نیشتیمان پەروەریە بۆ دەستگرتنی ئەو مرۆڤانەی کە خوێنیان بۆ پاراستنی وڵات ڕشتووە. هر دەستپێکە ساڵ 2014 دەمێ تروریستên داعش هێرش شەریما کوردستانی کردی کۆمەڵە گەنجن بانجێ زاخ و خواکردنەیەک بۆ یەکێک ku hevkar min gel pêşmergeyê xehreman yanî wekî xwebaxş di gel pêşmergeyê me ji navê xwe nivîsîn pêk hatinê wan gelek bîn teqrîben nêzîkî 6-7 hizarak bîn ev komala genca me dawa kir yanî em xizmeta pêşmergeyê bikin ku xelfiyê pêşmergeyê bisekinin her çi bit em xizmetek biçîk pêşkişî pêşmergeyê bikin her li destpêka şerê Daişê komelek gencên bacêrên zax û mehmiya xwekirêk yanî wekî xwebaxş em xizmetkarê pêşmergeyê bin û her xizmetekaş me bêt em sîngê xwe li ber nebedin yanî ku em hemî xudan kar bîn bes ew feraxê me heye ku me hes kir em kar bînin bû xizmeta welatê xwe ji berîndê me ev çende giring zanî ku em wekî xizmetkarekê hem ji bo welatê xwe hem ji bo xelkê welatê xwe hem ji bo hêzên pêşmergeya qehreman. فەیسەڵ و هاوکارەکانی هەموو بەیانێک بە ئومێدەوە هەنگاو دەنێن بەرەو ئاواتەکانیان و بە گەشتبینیەوە دەڕوان نام خزمەتەی کە بۆتە بەشێک لە ژیانیان. هەر هەنگاوێکیان نزیکیان دەکاتەوە لە حەز و ئارەزوو و خۆزگەکانیان لەو خزمەتەی کە ئامانجیانە بیکەن. بۆ ئاوەڕۆژێک me yekî wekî vê gropî hem bigire demê birayet me Kurdê Rojava qesta başûrî kirîn ev derîkê sêmalka em wê rêset kirîn yanî bigire yanî xwarinê rojane meselan em sandewîça em avê em yanî her çaş destê me hatî me yê bon birî û bê ku meselan em minetekî wan bikin an em evelekî bixwe xêrekî bixwe bikin ev ê tenê wekî erkekî însanî û exlaqî me yê bixwe deyîn hatî. ئێرادە و هێزی کارکردنی هەمویان لە بەرزی هەستی نەتەوایەتی سەرچاوەی گرتووە. فەیسەڵ و هاوکارەکانی بە بەردەوامی هاوکاری بۆ ئاوارەکان دەبن بە مەبەستی بەشداربوون لە کەمکردنەوەی ئێش و ئازار و مەینەتی ئەم پەنابەرانە کە ناچارکراون وڵاتی خۆیان جێبهێڵن. حقی سەر مرۆڤی هەیە واجبە مرۆڤ خزمەتە وڵاتی خۆ بکێت بوارێن جدا جدادا وەکو ئەس بوارێ من ئەس مامۆستا مەلزانکۆیێ me hest pê kir ji bilî ku mamostayî ez şêm xizmeta welatê xwe bikim çendîn buwar dî ji hene delîve heye birêka hevala birêka gropa birêka kesên ektîv ew ji kesên welatparîs em şên xizmeta welatê xwe bikin.
واقعی خوابخش گل فیصل سندی هاری کاری گل نو پشمرگا ده هر گاوه کادا تلفن ها مکتن دا بجد ما مثلا چن وی نوان پشمرگا ده چن ویالی مهاری کاری هایید که وکیل گل ئەو هەستەیان وای لێکردوون ئاوارەکان لەبیر نەکەن بەشێک لەو خۆبەخشانە چێشنی تاڵی سەردەمی ئاوارەبوونی خێزانەکانیان وای کردووە هاوکاریکردنی ئاوارەکان بکەن بە ئامانجی سەرەکیان. چەند گەنجێکن خەلکی دەڤەرە داخونە صراحت ناسینان بۆ وان گەنجا شەرە تیرۆستێنداژدا دەستپێکە شەرە تیرۆستێنداویدا بووە هەروو سازی ئاگادار بووم و ساڵە 2011 وان گەنجا دەستکاری خۆی خۆبەخشیە کردە کەردەمی هاتنە برایەتمەیەت کوردێن ڕۆژ ئاوا کاوەرەبووینە هاتین هەرێما کوردستانی ئەوان گەنجا دەست هەواکە باشە کۆمەک و هاوکاریا کرد بۆی خەلکی کۆمکردن و ئولکەمپادا سەرهاتنە دابەشکردن هەروسا دەستپێکە شەرە داعشی وجدانن باخەوین ئەوان گەنجا هیچ دەرێغی نەکرد ئینانە هاوکاریا بۆ هێزن پێشمەرگەی شەرە داعشدا هەروسا هاریکاریاوان بۆ هێزن پێشمەرگەی پشتەوانیەکە باش بوتی وەختیدا هەروسا هانە گەنجا ژیندا وەکو خۆباش بن گەل پێشمەرگەی بەشدار بن شەراندا ئەنی ئەوان گەنجا وەکو لاانێ نیشتیمان پەروەری وڵات پارێزی ڕۆلێکە زۆرێ بەرچاف هەبووە ڕۆلێکە زۆرێ کاریگەر هەبووە جهێ سەرفەرازی نەبوو ملەتی خۆ بۆ کەس و کارێت خۆ هەمیشانە جێ پێتکەن. ئێرە کەمپی بەرسیڤی دووە لە شاری زاخۆ. هەزاران ئاوارە و پەنابەر لێرە لە باوەشی حکوومەت یارێمی کوردستان خزمەت دەکرێن و چاودێری دەکرێن. ئەو خزمەتی حکوومەت یارێم وای کردووە لە هیچ پێویستیەک کەم و کوڕیان نەبێت. آرمان جامعه یا وی گروپی که خدمت پشمرگه قهرمان هم یا آورین و قصد باشور کردستان کری که هم بشن خدمت که بوام بکن یعنی موری که چی هم خدمت هم بکن الحمدلله حتی راده که گلک باش ما تقصیر نکرم مجکو گلکین حوالت مجکو گلکین خلک مثلا باجر نزاخو خلک دو که خلک سیمیل یعنی کردستان بگشتی آرمان جامعه تنه خدمت پشمرگه و خدمت کردستانی مبدأ فردی دلگل حوالت خواهد فیصلی و کاک نظاری ام رابن چکرنا گروپا که خوبخش الزاخو هم بابت چونا سنگر گل هزت پشمرگی هم بابت اپراسیونت پشمرگی هم بابت آوارا هم هاتنا بابت آوارت پنابرت روشاوای کردستانه ما و فتره سالت بوریده هم گل سردانا گل جهت وان پنابرا و آوارایت کرین هم یت موصل یت روشاوای کردستانه هم برایت مید ازدی هم حوالت مید پشمرگه وی فتره ده ما حاول دای او شیان و طاقت ما هی سرارای کاری خواه روزانه انجام دن بوی که همشند و ریکره خدمتا گلو ولاتی خواب بکن
سەرڕای باشی بارەدۆخی و مرۆڤانە لەناو ئەو کەمپانە ئەو گەنجە خۆبەخشانە وەک هەستێکی نەتەوایەتی دایانەوێت هاوکاری و دیاری بەسەرەوە منداڵانە دابشکەن کە لە زێدی باو باپیرانیان بێبەش بوون و بەهۆی دەستدرێژی دوژمنان و تیرۆریستانەوە ئەو خۆبەخشانە دەیانەوێت کەمێک لەو ئازاریان ساڕێژ بکەن و خەندە بخەنە سەر لێوەکانیان. کۆمەکە خۆبەخشە کاک فێساڵ سندی کشوان خۆبەخشا بێ کو بەردەوام ناوا خەلکێدا بیسەردانا کەمپێ کرد کو هاریکاریت مرۆڤاتی پێشکەشتکردن ناوبەری کەسێکێ کو وەسابێ کو هەستا مرۆڤاتی لەڤە هەبی کو بەردەوام ناوا دەبی و گەل ئیدارا کەمپێ و گەل حکمەتێ وانە هاریکاریتی ناتە ناوا کەمپێدا. پروژه ما یه خیرخوازیش که گلک بیم راستی یکیش خونه دانا نفتاسپی یک جک مثلا کلوپلین خورنه بو وان مال تجاره به دست کرد و هم جلو برک هم درمان بو نخوشا هم وقت بیشن ارزاق و تشتت خورنه اب تشت هنه همی مدابشت کرد. هسته که کردواتی همی ولاد پارێزی دەفمە هەمیە پەیدا بی لوی دەمی کاک فەیساڵی ینی شیا هەم هاریکاریت مادی معنەوی هەم سەنگەرێت بەڕەوانیت ناف پێشمەرگادا هەم هاریکاری پێشکەشی وان ئاوارا کرێن طبیعی لوی دەمی قەیرانەکە ئابووریشی کوردستانی هەبی ینی ئەvە بی هاندەرێک و کاک فەیساڵ و جەماعەتێت گروپی ئەو گروپی خۆبەخشی ساخ و هەمی پێک بە هاریکاریە پێشکەشی وان ئاوارا بکەن و بله هر دیسان او حوالت ما اوید گل ما کو او گروپ ما خباخش کو ما فرزانی یعنی که حکوالات مروی پیروی مروی بد ویا بد مروف دست خودن سر وجدان خو هاریکاری والات خوابی. کاک فێساڵ ئێکش خۆشتویانە و ئەس گەلک حەجت کەم هەواڵێکی منی گەلێکی نێزیکە ئەو خۆشتویە ناف ملەتی خوددا و گرروپێوانژیە خوپەخش گەلک خزمەت ئامازنتکن بوو وڵاتی بوو کەسێن دەستکرد و ئەس گەلک حەجت کەم ئینشاء الله رب العالمین عمریوان درێژ کرد و نمونەیەت وەکوی و هەواڵێت وی زێدە کرد وڵاتێت مە چینکی ئەزت بینم هەمی ڕەنگە خزمەتە خەلکێت کرد دەستکرد تا ئەن وەکو پێشمەرگە حتا هونەرمەنداژی خزمەتەکە گەلک مەزن وەکو مادیژی بۆت کە تو معنەویژی ئەس چاوی ماچیتکم و گەلک حەجت هەڵوێستێکی زۆری گرنگە هەڵوێستێکی نیشتیمان پەروەریە وڵات پارێزیە هەڵوێستێکی ئەم حەزکەین هەمی گەنجێتمە شاد وان گەنجا بکەم بۆ وڵات پارێزیە بۆ نیشتیمان پەروەریە بۆ خۆبەخشیە هەر وەختێکی کە وڵاتێەوە تووشی زەنگاویەکی وان کارەساتێکی بۆت بەرهەڵ بن گیانە خۆ بکەنە فیدا بوو گەل وڵاتی خۆ ئەف گەنجەژی هەمی ئەو بوون و ئامادە بوون وەکو فیداکاریەکێ گەل هێزن پێشمەرگەی بکەن و گیانە خۆ بکەنە فیدا بۆ هێزن پێشمەرگەی بۆ وڵاتی خۆ گەل هێزن پێشمەرگەی
یەکێک لە کارە خۆبەخشیەکانی ئەو مرۆڤە دڵسۆزانە لە ئامێزگرتنی هەست و سۆزی پێشمەرگەیە. پێشمەرگە وەک چاکە هێز کە شکستی بە گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی جیهانی هێنا بوو بە داستانی سەرکەوتن و پاڵەوانی لە جیهان و ناوچەکە. ئەو پێشمەرگانەش بە پشت بەستن بەهێز و ئیرادەی خەڵکی کوردستان و وزەی ئەو گەنجانەی کە خۆبەخشانە لە سەنگەرەکان دەبوونە پاڵپشت بۆ پێشمەرگە مۆراڵی هێزی پێشمەرگیان بەرز دەکردەوە. من بریارا خدا وکی اب گروپیت گلمه کام خدمتی بو پیشمرگه قهرمان کن که چوا اومد پارزن شرف و نامیس و کرامت اومد پارزن ولات اومد پارزن کردستان اومد پارزن همش مقابلی یه چنده که خدمتی که پیشکش پیشمرگه کن. بله پیشمرگه نمحتاجی مثلا خوردن منه آن مثلا جلکه که آن کلوپالک دی هر کلوپالک دیه بس اوا مبود دیار که یعنی وکی دعمک معنوی که دا پیشمرگه بزاند که او وقتی مد پارزن امج وانجبیر نکن یعنی سرسال نوروز دا جشن دا همی گاوا ما سردان خود کردن بو پیشمرگه قهرمان یعنی پیشمرگه که چوا دایک اگر همونا مروفیه سر دنیا واسه پیشمرگه اگر همونا کردستانه لوی دنیا ده پیشمرگه زایدن هبون مرگه خواه بخش شرادا پیشمرگه بیل گلمه بچک و سیلح بملی مرابی کردستان قردار گنجت وکویه از هندی بحثی مرگه خواه بخش بکم هری کیمه گروپ گنجال گل بیر گروپ که گنجال گله دائما اول گل و گروپ همی دمال گل منه همی دمال گل پیشمرگینه گل گروپت خواه بخش در کردیم گل گروپت خواه بخش هبین لی همی پچو مون لی اف گروپه و مای حتی في لحظه هر محوره که ما برادر الویره همی ما تلفنان کرد اما هنرمنده که گل خوابن مثلا شون هنرمنده ما مستعب خار زاخوی اسلام زاخوی شمال حسن امی زیباری با محمد علی تنه همی هر گاو که ما تلفن کرد با امی چند سردان پیشمرگی تقصیر ند کردن یعنی امی چون سنگر پیشمرگی هم مدکر شاهی و دیلان هم شرج لە زۆربەی میحوەرەکان لەگەڵ پێشمەرگە دەبوون بە بردنی کۆمەک و خواردن و پێویستی و سترانبێژ و ئەوەی ببنە هێزی و زەبەخش بۆ پێشمەرگەکان. اما از که شخصی اتجابره که دو بیمل سنگرت پیشیه مشارت کرد دیدنم هندی هد داد من فیصل تو هد سری من و خوریا قصف بردوامه مگو فیصل جاره رو نخور گوت رینشتن نینم بو خوری نکو غریب و اینا برای کتل بیم اینا همیشیانت ویل گلمدی رابینای رینشتناوی پشف روش همی دمال گلمدی اوی گنجی چه جا نهلای هم خرید لە هەر سەردانێکیان بۆ ناو پێشمەرگە سترانبێژێ یان کەسانی هونەرمەندیان دەبەر تا کەشێکی ئارام و خۆش بۆ هێزەکانی پێشمەرگە لە ساتر و سەنگەرەکانی بەرگری دروست بکەن. ئەو پێشمەرگانە لەبەر خۆشەویستیان بۆ ئەم کۆمەڵە گەنجە کوردە و پشت ئەستوریان بە ڕۆڵەکانی کوردستان تەنها دیاری کە بیانەوێت ببەخشن بۆ خۆبەخشانە بە دروشمی پێشمەرگەیە وەک شەرەفێک و ڕێزدێنانێک دەیبەخشن. ئەم وەکو ئەف گروپە هەر سەردەمێ شەڕێت پێشمەرگەی گەل داعشێ ما هزر کرد کام سردانا محور پیشمرگی بکن هم جه کلوپان خورنه بگیره هم جه کلوپان نوستنه هر چاش دست مهاتی میکری می بو پیشمرگی بری وکو دعم و معنوی کاک فیصل و گل حوالین خو ایک شوا خو بخشا بون کو براستی چیگه گپ خیره و خلکی نبا براستی اورالا ما پیشمرگه جی هر وکی خلک کردستان همی زانی توی دمی چاوا هرش تروریست داعش سر مداد هاتن یعنی چون منظمه دنیا وکی منظمه نبا براستی جایی که شوا حوالت ما فیصل سندی هاوکار توی گل حوالت توی دا زیده هاروکاریا ما پیشمرگه کرد اجبر کو دایکامن سمیانا مانا ما او مانا ما پروت بد
کو دعم من اوت کت دعم من یا دارایی اوت کت براستی یعنی مشولی هی کن نسبه شوی شولی کو ام ترخان کن بوان کارن خیر خوازی ئەو گەنجانەش یەک لەو کۆمەڵ و گروپە خۆبەخشانە بوون کە شانبەشانی پێشمەرگە لە هەموو شەڕەکان و لە زۆربەی میحورەکان لەگەڵ پێشمەرگە دەبوون. خودی ئەم کوردین لازم ئەم دیرۆکە خۆشببی ناکەین ئەم ژ پشتەوانی ئەرێ حکومەت نەرخەمامەیە و پێشمەرگە هەمی کوڕێمانە ئەم هەمی خەڵکی کوردستانینە دەربەدەری و ژاری و ژیری و خەریفسەری هەندی بێت بیرامە لازم ئەم کوردینیش بی ناکەین ئەیڵە پشتەوانیا کوڕێ خۆمت کرد و کوڕێ من خۆدی مداگە هەلێ قەفلت کرد هات خوابەت دزیت شد گەشت گوت ئەزێ چم زادی بوو پێشمەرگەی بم حکومەت نەرخەما بێت چەندێ ئەم هاریکاریەوە بکەین بەس ئەوە هاریکاریەک بی ئەنی مرۆڤ دەستی خوا درێژ کرد بۆ شەعبا خوا بۆ بندەستیە و بۆ ئەنی شەڕێ داعش و عەرەبا وەلمە کرد و ئەم ڕەڤین و دەربەدەری و مە پشتەوانیا کوڕێ خوات کرد ئەنی پارێ خوا ئادیا خوا مە ئەنی چیە مە چ نەکرە بەس چا مە پێچێ بی ئەلحەمدولیلا ئەمێ کین و ئەمێ حتا دوو ماهی کێژە کین ئەمێ خوا قوربانی ئاخا خوا کین گەنج شەریحەکە زۆرم ناف ملەتیدا پەیامامە بۆ گەنجێت مە هەمیا چاوێت وات vekirî bin demێت تەنگاویە وڵات پارێزیە و خاکی بەڕەوانیش خاک وڵاتی خۆ بکەن بەرهەв بن بۆ نیشتیمان پەروەردی شان بشانی پێشمەرگەیدا بەرهەv bin بۆ هەر هاریکاریەکی هەرێک دووارێ خۆدا یە پشتەوان بیتن بۆ وڵاتی خۆ بۆ گەلێ خۆ بۆ نیشتیمانی خۆ بو من دالت شهید و پیشمرگاش گشتی تقریبا نزدیک 2500 حتی 3000 من دالم مبان جلو برگ دامی کردن هرش روزا مده ثابتی و کار پیروز حتی میکرد مجبور کردی خیراتی روش هر سال 2015 وره که فیصل جی اکشوان کسانه کو گنجت دستی هاریکاری هی بو خیزانت کم درآمد تایبەتی خیزانت هجار خیزانت شهیدا یتکیم اندام بجیم خودم به تایبەت افضل وری براستی جیک هر او یتوکوی و اکشوانا جیک او که فیصله بیا پرگ نابرا هند خیرخوازی دیدا بشین هاریکاریا خلق دوری بکن اف هاریکاری ما بو من دالاجک یعنی مثلا هندکش وان ابد بابتون شهید بین مثلا حس پینت کرد مواسو حاضر کرد حس پینت کرد مثلا ابه هنه کس کو خانه دته آن کس مثلا بوی هدیه که نکرد یعنی بلکه نه محتاجی ما بین کو ام بون دستک جلو برگاب کردن بس مدوی هم کیفه که بون چکن که چا بابا یعنی موجوده که زارو که خو حسابت کردن که چا بابا خاکری قربانی بوم امج حاضرن برانبری به قربانی که بام بدن و خدمت بچیک بام جگە لەو کارەش بەردەوام منداڵانی شەیدی پێشمەرگە وەک خێزانێک لە باوەش دەگرن و ناهێڵن لە سۆز و خۆشەویستی شەهیدان بێبەش بن دەیانەوێت کەمێک سۆز بەو منداڵانە ببەخشن تا ئازاری دووری لە باوک و کەسوکاریان کە شەهید بوون کەم بکەنەوە یەکێک لە کارە خۆبەخشیەکانی تریان بریتیە لە گەیاندنی هاوکاری بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت هر دیسانج بو پروژه نشتیمانی کو مچالاکی دروی ولادیجی کنه یعنی بو نمونه ترکیه میاد کرین آلمانیا میاد کرین اسپانیا میاد کرین یعنی ما هر چی هاتی بر دست ما کی و بد ما خوش نده آلکی میاد کرین گروپ ما گنج زاخو کو ما بریار دا کو ام سردان دیاربکر بکن 2013 لدم جناب سرک بارزانی قصد دیاربکر کری ما وی گروپی بریار دا کو ام بچن دیاربکر جا آماده بن که بویه که هم آلای کردستان آلای پیروز کردستان و چند وینه که کردستان و وینه جناب سرک بارزانی بلاف کردن و که هر که نشتیمانی منید راستی هم سردان آویره بکن و چالک یکی ویره بکن والله پال پشتم هم با که هزین پیشمرگی و که کسی که از روشاوای دیجنه بوی مزه مطلع بوی مثلا هاوکاریت و زور بعد هر زوری هاوکاریت آنجا کنیزی کی زاخو با محور
زۆر هاوکاریەوە بۆ هەمین محوەرە و بەڵام پترش وی محوەری بوو کە نێزیک بووینە ئەوان پاڵپشتیامە هەر کارێکی ئەو پێویست بن یا دەستێما دەبێت ئەم پشتەوان بین بووە پشتەوانیەوەم کردن هەر گەنجێکی کارێکیەوەکیوان کیان دە پشتەوان دیاریا تلویزیونا کردستان 24 برنامه سربازی ون وان گنجت خوبخش پیروزه